ئەو بۆنەیە کە دوێنێ بەڕێوەچوو ڕووداوێکی زۆر گرنگە بۆ فەڕەنسا هەروەها بۆ کوردستانیش ئەمە دامپیانانێکە ڕێزگرتنێکە لە ئازایەتی و قوربانیدانەکانی پێشمەرگە کە هێزە سەربازیەکانی ئێمەش شان بەشان لەگەڵیاندا جەنگان بۆ بەرەنگاربوونەوەی تیرۆر مەترسی داعش لێرە لە عێراق و سووریا چالاک بووە تەنانەت لە فەڕەنساش کەواتە ئەو پەیوەندیەی لەم ساڵانەی جەنگ لە دژی داعشدا دروست بوو کردن بە هاوبەشی لەگەڵ هێزەکانی فەڕەنسا هێزەکانی عێراق و هێزەکانی پێشمەرگە پێویستی بە ڕووداوێکی هێمایی و گرنگی وەک ئەمە بوو هەبوونی ڕێرەوێک لە شوێنێکی گشتیدا بەناوی پێشمەرگەوە بۆ ئێمە زۆر ڕەمزی و هێماییە و بەڕاستی ڕێزگرتنە بۆ قوربانیدانەکان لە ئازایەتیان و ئەو ڕاستیەی کە ئێمە شان بەشان بەرەنگاری تیرۆریزم بووینەتەوە after the name of the Peshmerga is very symbolic to us and to really pay tribute to their sacrifice, to their courage and to the fact that we have been countering terrorism side by side. باش تێکت پێ بڵێم یەکێک لە ژنە پێشمەرگەکان کە لە مەراسیمەکەی دوێنێ ئامادە بوو ئێستا خولی فەڕەنسی دەخوێنێت لە پەیمانگای فەڕەنسی لێرە ئێمە چالاکانە بەشدارین لە پشگیری پیشەییکردن و گەشەپێدانی هێزامنیەکان لە عێراق بەڕێز کۆنسڵ لە سێدەی ڕابردوودا فەڕەنسا پاڵپشتێکی بەهێز بۆ مافەکانی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڕای تۆ چۆن ئەم پشگیریە دەستی پێکرد و چۆن پەرەیسەن بە درێژایی ئەم ساڵانە پەیوەندیەکانی نێوان فەڕەنسا و گەلی کورد چەندین دەیە لەمەوبەر دەستی پێکردووە بەشداری دانیێل میتەران بڕیارەکەی ئەنجومەنی ئاسایش لە نەوەدەکاندا بۆ ڕێگرتن لە کوشتار و چەوسانەوەی بزافی کوردی لەلایەن سیاسەتی سەمکارانی سەدام حوسێنەوە بەردی بناغەی گفتوگۆ پەیوەندیەکانمان لەگەڵ گەلی کورد بووە ئێستا لە قۆناغێک داین کە پەیوەندی سیاسی بەهێزمان هەیە سەرۆک نێچیروان بارزانی لە پاریس بوو بە بەردەوامی لەگەڵ سەرۆکەکەمان دیداری هەیە و سەرۆک وەزیرانیش بە هەمان شێوە کاک مەسعودیش دوێنێ لە پاریس بوو لەلایەن وەزیری دەرەوەمانەوە پێشوازی لێکرا و گفتوگۆیەکی زۆر باش و ڕوونکەرەوەیان لەسەر بارودۆخی هەرێمی بارودۆخی سیاسەتی ناوخۆیی لەسەر هەموو جۆرە گفتوگۆ سیاسیەکان کرد وەزیرەکەشمان لە مانگی نیسان هات بۆ ئەوەی ئەم گفتوگۆیە لەگەڵ دەسەڵاتدارانی عێراق بکات لە بەغدا بوو سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی بینی و هاتە ئێرە بۆ ئەوەی پەیوەندی و گفتوگۆ لەگەڵ هەموو سەرکردە سیاسیەکان بکات بۆیە ئەمە پەیوەندێکی زۆر چالاک و کارایە لە ئاستی سیاسی و لە ئاسی ئەمنی ئێمەش ویستی ئەومان هەیە و کار دەکەین بۆ ئەوەی ئەمە فراوان بکەین لە دەرەوەی ئەم بوارانە لە بواری پەروەردە بواری کەلتور و بواری ئابووریشدا authorities of Iraq. He was in Baghdad. He saw the Prime Minister Mohamed Shia Soudani, and he came here to have contacts and discussions with all the political leaders. So that's a very active and very dynamic relationship at the political level, at the security level, and we are willing and working to expand it beyond these areas in the field of education, in the field of culture, in the field of economy as well. لەبەرەوەیە کە جارێک ئێوە پەیوەندەکانی فەڕەنسا و کوردتان بە مۆدلێکی هاوکاری ناساند وانییە؟ بەڵێ بێگومان بەڵێ دەڵێم کە ئێمە هاوبەشین بەڵێ ئێمە هاوبەشین دەمانەوێت پێکەوە کار بکەین لەگەڵ دەسەڵاتدارانی کورد لەگەڵ عێراق بەگشتی ئێمە هاوبەشین و ڕوانگەمان ئەوەیە کە عێراق و هەرێمی کوردستان ڕۆڵێکی سەرەکیان هەیە لە سەقامگیری ناوچەکە ئێوەش دەزانن لەم کاتانەدا کە ئێمە شایەتین لەسەر سەقامگیری گفتوگۆ هاوکاری ئابووری و هاوبەشی بابەتە زۆر گرنگەکانن بۆ پەرەپێدان و باشترکردن economic cooperation, partnership are very important subjects to promote and to enhance.
ئایا هیچ بۆچوونێکی دیاریکراوتان هەیە لەسەر دانوستان و گرفتە بەردەوامەکان لە نێوان هەولێر و بەغدا سەبارەت بە ناوکۆکیە دارایی و بابەتە پەیوەندیدارەکان؟ بۆ ئێمە گفتوگۆ کلیلیەکەیە. گفتوگۆ کلیلیەکە چونکە دەبینین کە بێگومان گرفت هەن، بەڵام لە ڕێگای گفتوگۆیەکی بەردەوام و تێگەیشتن لە نێوان لایەنەکانەوە کە دۆخەکە چارەسەر دەبێت لە سوودی هاوڵاتیانی کورد، سوودی هەرێمەکە و بۆ سوودی عێراق بەگشتی. پێتان وایە کە گەورەترین ئالنگاری و دەرفەتەکان چین کە ڕوبەڕووی کوردەکان دەبنەوە لە بارودۆخی ئێستای ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ ئاڵنگاری زۆر هەن، هەتا بۆ ئەوروپاش، وەک ئەوەی بۆ تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەن. یەکێک لە کێشە گەورەکان پرسی گەرمبوونی جیهان و پاراستنی ژینگەیە، دەستگەیشتن بە سەرچاوەکان، سەرچاوەی ئاو، توانستەکان بۆ باشترکردنی ئابووریش لە ئالنگاریەکانن. لەسەر ئەمە لەگەڵ دەسەڵاتدارانی فیدراڵ، لەگەڵ دەسەڵاتدارە هەرێمیەکان کار دەکەین بۆ ئەوەی دڵنیابین کە لەم ڕۆحی هاوبەشیە لەگەڵ ناوچەکەدا دەرفەتەکان بۆ گەنجان زیاد بکەین کە لە دەرەوە بخوێنن یان توانایان زیاد بکەین کە دەستیان بە پەروەردەیەکی باشتر بگات و هەروەها پەروەردەیەکی باش لێرە. دەرفەتەکان هەن چونکە گەنجانی ئێرە زۆر کراون بۆ بواری نێودەوڵەتی، زۆر وردن، گەنجانی زۆر خوێندەوار هەن. ئەمەش ڕێگا خۆش دەگات بۆ زیادبوونی چالاکیە بزنس و ئابووریەکانیش. ئەمەش یەکێکە لەو شتانەی کە ئێستا پەرەی پێدەدەین. ڕێخستنمان کردووە بۆ چەندین بۆنە کە پەیوەندیان بە بزنسەوە هەیە. کۆڕبەندی بازرگانی فەرەنسا عێراق لە مانگی ئایاری ڕابردوودا بەڕێوە چوو، شاندێکی کوردیشی تێدا بوو. هەروەها کۆڕبەندی ئابووری فەرەنسا کوردستانیشمان ڕێخست لە ئەیلولی ڕابردوودا. دەبینین کە خولیایەکی زۆر هەیە لای ناوەندە بزنسیەکانی فەرەنسا، خولیایەکی زۆر کە بێن بۆ کوردستان، بێن بۆ عێراق و پەیوەندیە بازرگانیەکان پەرێ پێ بدەن لە هەموو بوارەکان، لە بواری وزە، لە بواری تەندروستی، ژێرخان، ئاو، کشت و کاڵ. ئەمە زۆر مژدەبەخشە و چاوەڕێی ئەوەین کە لەگەڵ هاوبەشەکانمان کار بکەین. The French business cycles, growing interest to come to Kurdistan, to come to Iraq, and to develop business relations in all fields, in fields of energy, in field of health, infrastructure, water, agriculture. So this is very promising, and we look forward to working together with our partners on that. باشە، لە ڕووی بزنسەوە دەتوانی پێیان بڵێی چەند کۆمپانیای فەڕەنسی لە ئێستادا لە هەرێمی کوردستان کارەکەن؟ کۆمپانیای زۆر هەیە کە کار دەکەن. نزیکەی 30 کۆمپانیا وەک وەبەرهێنانی ڕاستەوخۆ، وەک کارفور یان لاڤارژ یان لە بواری تر وەک هاوردەکردنی کاڵای فەڕەنسی بۆ عێراق. هەروەها چەندین کۆمپانیا هەن کە پرۆژەی تایبەت جێبەجێ دەکەن لە بواری بردنیانان، لە بواری کشت و کاڵ، فرۆشتنی تەکنۆلۆژیای ئاستی بەرز و ڕاهێنانی کرێکارانی کورد و ئەندازیارەکان لەسەر کەرەستە و تەکنۆلۆژیا تایبەتەکانیان. ئەمە بەشێکی گرنگی چالاکیەکانمانە و دەمانەوێت زیادی بکەین. Selling very high-level technologies and transferring the know-how, training Kurdish workers on engineers on their specific materials and technologies. So this is a very important part of our activity, and we want to increase it. سەبارەت بە زیادکردنی پەیوەندی دیبلۆماسیەکان، سەرۆک ماکرۆن بڕیارە لەم ساڵدا سەردانی عێراق بکات. ئایا سەردانی هەرێمی کوردستان ئەکات؟ ئەمە بەشێکە لەو گفتوگۆیانەی کە لە ئێستادا بەڕێوە دەچن. بینیتان کە سەرۆک ماکرۆن چەند ڕۆژێک لەمەوبەر پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ سەرۆک وەزیران محەممەد شیع سوودانی هەبوو. ئەم بابەتەیان باس کرد. ڕاوێژکاریەکی بەردەوامیش لەگەڵ هاوبەشەکانمان
دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان هەیە بۆیە کار دەکەین لەسەری هیوادارین ئەم سەردانە بە زوویی بێتە دی. Hope that this visit will happen as soon as possible, but this has to be worked out as well. باشە، پرسیارێکی تریش ئەم جارە پرسیارێکی ئەدەبی. دیارە کە فەرەنسا دڵی ئەدەبیات و تیۆر و فەلسەفەی ئەوروپایە. چ کتێبێک یان نووسەرێک یان فەیلسوفێک پێشنیار دەکەیت بۆ بینەرەکانمان؟ ئەمە پرسیارێکی زۆر سەختە. کتێبێکی تایبەت پێشنیار ناکەم، بەڵام پێشنیار بۆ بینەرەکانتان دەکەم بێن بۆ پەیمانگای فەڕەنسی، چونکە لەوێ ناوەندێکی میدیا و کتێبخانەیەک هەیە، یان بچن بۆ گۆشەی فەڕەنسی لە زانکۆی هەولێر. لەوێش دەتوانن زانیاری زیاتر لەسەر کولتوری فەڕەنسی بەدەست بهێنن، چونکە نووسەری زۆر زۆرمان هەیە. Because there are so many writers in French. ئەی نووسەری دڵخوازی خۆت کامەیە؟ من شیعری لۆتریامۆنم خۆش دەوێت، بەڵام زۆر کراوەم، واتە فلۆبێر و ڕۆماننووسانی سەدەی 19ەم و بۆدلێریشم زۆر خۆش دەوێن. دەتوانی زیاتر قسەمان بۆ بکەی دەربارەی پەیوەندیە کللتوریەکانی نێوان فەڕەنسا و هەرێمی کوردستان؟ پەیوەندیە کللتوریەکانی نێوان فەڕەنسا و کوردستان زۆر گرنگن. ئێمە لێرە پەیمانگایەکی فەڕەنسیمان هەیە کە چالاکی زۆر ڕێکدەخات بە هاوبەشی لەگەڵ هونەرمەندانی کورد. هەر مانگی ئۆکتۆبرێک فێستیڤالێکمان هەیە بە هاوبەشی لەگەڵ پەیمانگای گۆتا، واتە لەگەڵ هاوڕێ و هاوبەشە ئەڵمانیەکانمان. هونەرمەندانمان هەیە لە فەڕەنسا و ئەڵمانیاوە دێن کە لەگەڵ هونەرمەندانی کوردیش کار دەکەن و پێکەوە کۆنسێرت ڕێکدەخەن. هەروەها دەمەوێت گرنگی بواری پەروەردەش بخەمە ڕوو، بە تایبەتی ئەو دوو قوتابخانە فەڕەنسی کە لە هەولێر و سلێمانی هەن. ئەم قوتابخانانە زیاتر لە 15 ساڵ لەمەو پێش دامەزراون و منهەجی فەڕەنسی بەکاردێنن، واتە هەمان کوالەتی پەروەردەییان لە فەڕەنسا هەیە. قوتابخانەکان بە فەڕەنسی وانە دەڵێنەوە، بەڵام هەروەها قوتابیەکان بە کوردی و عەرەبی و ئینگلیزیش دەخوێنن. دوای تەواوکردنی قوتابخانە، قوتابیەکان دەتوانن بچنە فەڕەنسا بۆ خوێندن لە زانکۆ فەڕەنسیەکان کە لە نێو باشترینەکانی جیهاندان. هەروەها دەتوانن لێرە لە کوردستان یان هەر شوێنێکی دیکە بەردەوام بن لە خوێندن، چونکە سیستەمی فەڕەنسی لە ئاسی نێودەوڵەتیدا ناسراوە. بەڕاستی ئەمە شتێکە کە زۆر گرنگە لامان. هەبوونی قوتابیانی کورد لە قوتابخانە فەڕەنسیەکان داهاتووی پەیوەندیمان لەگەڵ کوردستان بنیاد دەنێت. French universities, which are among the best in the world, but also to continue their education and university curricula here in Kurdistan or wherever they want, because the French system is recognized internationally. And so we really look forward to have more Kurdish students in the French schools. It's something that really matters to us. And to tell you the truth, having Kurdish students in the French school is building the future of our relationship with Kurdistan. ئایا هیچ پرۆگرامی ئاڵوگۆڕی پەروەردەی چالاکتان هەیە؟ Yes, of course we have. بەڵێ بێگومان، پرۆگرامێکی ئاڵوگۆڕی زانکۆیی هەیە لەگەڵ زانکۆی کوردستان لە هەولێر. هاوکاری زانستی لە نێوان زانکۆی سەلاحەدین و چەندین دەستگای شوێنەوارناسی لە فەڕەنسا هەیە. خوێندکاران دەتوانن بچن بۆ فەڕەنسا و لە بوارە جۆراوجۆرەکاندا بخوێنن، زانست، ئەدەبیات، زمانی فەڕەنسی، بەڵام هەروەها جۆری تری زانستەکانیش. نزیکەی 50 خوێندکارمان هەیە کە ئەم ساڵ چوونەتە فەڕەنسا. ئەگەر هەڵە نەبم، بۆ ئێمە ئەمە زۆر گرنگە. ئەمە داهاتووی پەیوەندیەکانمانە. And we have approximately 50 students who have gone to France this year, if I'm not mistaken. And for us, it's very important. This is the future of our relationship. نزیکەی 2 ساڵە وەک کونسوڵی گشتی فەڕەنسا لێرە لە هەولێرن. دەتوانین تێڕوانین یان ئەزموونەکانت باس بکەی بۆمان؟
ئەوەی لێرە کونسوڵی گشتی فەرەنسا بێت بەڕاستی نیعمەتێکە. بەهۆی پەیوەندیە پتە و قوڵەکانی نێوان گەلی کورد و گەلی فەرەنسا. ئەمە پەیوەندی گەل لەگەڵ گەلە. تەنها دەربارەی سیاسەت نییە، تەنها دەربارەی ئابووری یان ئاسایش نییە، بەڵکو پەیوەندی نێوان دوو گەلە و زۆر قوڵ و دۆستانەیە. دەبێت بڵێم لە هەموو شوێنێک پێشوازیم لێ دەکرێت و بەڕاستی چێژ لە گەشتکردن دەبینم بۆ شوێنەکانی تری هەولێر، بۆ چوون بۆ سلێمانی و بۆ هەڵەبجە و زاخۆ و ئامێدیش. سەردانی چەندین شوێنم کردووە. حەز دەکەم سەردانی شوێنی زیاتریش بکەم، چونکە لێرەوەیە کە دەتوانم حەز بە قوڵی پەیوەندیەکانمان بکەم. That's also where I can feel how strong is our